دەچینە هەڵەبجەی خۆشەویست. باسێکی ئەو پرۆژانەتان بۆ دەکەم کە کابینەی نوێم لەو پارێزگایە ئەنجامی داوە. پارێزگای هەڵەبجە و دەشتی شارە زوور بەهۆی پێگە مێژووی و سیمبولی قوربانیدان و ئابوووریەکەیەوە هەر لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە سەرۆکایەتی مەسرور بارزانی جێگای بایەخ و گرنگی پێدانی تایبەتی بووە. پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە لە پێشینەی کارەکانی حکوومەت بوو. لە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا هەمیشە دۆسیەکی تایبەت بووە لە گفتوگۆکان تا ئەو کاتەی گەیشتە ئەنجام. دوایەوەش هەموو ئاسانکاریەکی کرد بۆ بنیادنانی ئیداری و دامەزراوەیی لە پارێزگاکە. لە بەشێکی دیکەی هەوڵەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و بڕیاری پێدانی سربەخۆیی دارایی و کارگێڕی بوو بە فەرمانگە گشتیەکانی هەڵەبجە. هاوکات گۆڕینی خوڕماڵ لە ناحیەوە بۆ قەزا. بەم بڕیارەش خوڕماڵ وەک قەزایەک بووە خاوەنی بودجەی سربەخۆ فەرمانگە گشتیەکانی تاپۆ، پاسپۆرت، باری شارستانی و خزمەتگوزاریەکانی دیکە. لەلایەکی دیکەوە تەواوکردنی پرۆژەی پردی تووەقوت گرنگترین پرۆژەی گەیاندنە لە دەڤەرەکەدا کە هەڵەبجە بە ئیدارەی گەرمیانەوە دەبەستێت و ڕێڕەوێکی بازرگانی نوێ دەستەبەر دەکات. هاتوچووی نێوان مەرزەکان ئاسانتر دەکات. جوڵەی ئابووری نێوان هەردوو ناوچەکە خێراتر دەکات. هەروەها دووسایدکردنی ڕێگای سەی سادق هەڵەبجەش ڕۆڵی سەرەکی هەبوو لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. هەروەها هێڵی سەرەکی گواستنەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکانی ناوچەکەیە بەرەو شارەکانی دیکەی هەرێم. سەرۆکوەزیران مەسرور بارزانی چەندین بڕیاری لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەرکردووە بۆ هاندانی جووتیاران و پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆی، بە تایبەتی هەناری هەڵەبجەی گەیان دە بازاڕەکانی جیان. هاوکات پشتیوانی کردن لە کارگەکانی پیشەسازی خۆراک و دروستکردنی ساردکەرەوە گەورەکان بە بەهای بەرهەمی ناوخۆی لە پارێزگای هەڵەبجە زیاتر بەرز کردەوە. وێڕای نۆژەنکردنەوەی کەناڵەکانی ئاودێری و گەیاندنی ئاو بۆ زەویە کشتتوکاڵیەکان. اینجا کردنەوەی کۆلێژی پزیشکی لە زانکۆی هەڵەبجە و پڕکردنەوەی میلاکاتی تەندروستی و دامەزراندنی فەرمانبەران لە فەرمانگەکانی هەڵەبجە بە گرێبەست چەند دەڕەخساندنی هەلی کار بوو بۆ گەنجانی هەڵەبجە. دوو هێندەشت بردنە پێشەوەی ئاستی خزمەتگوزاریەکان بوو لەو پارێزگایە. دابینکردنی چەندین ئۆتۆمبیلی فریاکەوتنی خێراو، دروستکردنی قوتابخانە و یاریگای وەرزشی لە سنووری پارێزگای هەڵەبجە و گرنگیدان بە سێکتەرەکانی دیکە. هەموو ئەوانەی باسم کرد گەیشتنی کاروانی ئاوەدانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ پارێزگای هەڵەبجە سەرڕای هەموو کۆسپەکان بە ئیرادە و سووربوونی سەرۆکوەزیران لەسەر جێبەجێکردنیان هاتنەدی کە چەندین ساڵ بوو لەلایەن بەرپرسانی ناوچەکەوە بە تەواوەتی پشتگوێ خرابوو.